چەکێکە و نایگۆڕینەوە بە پارە، قووەتێکە و خوای گەورە پێی بەخشیوین، بەڵام ئیمالمان کردووە لینکێکە و هیچ کاتێک بیل لەوە ناکەینەوە ئەم لینکە وەکو خۆی بەکاربێنین، دەرگایە کە لێمان کراوەتەوە و بەڕووی خۆمان نادایەخەین. بابەتێک کەوای لە ئینسان کردووە بەو زەعیفی خۆی لەبەر ئەو فەقرەی کە هەیەتی هەموو جارێ پێویستی بە دەوروبەر و سەر و خۆی و نزیکەکانی خۆی ئەبێ. بۆیە خوای گەورە وای لە ئینسان کردووە کە بتوانێت پێداویستیەکانی خۆی، ضروراتی خۆی لە ڕێی ئەم دەرگایەوە، لە ڕێی ئەم دەلاقەیەوە دابین کات، بەڵام بەداخەوە ئێمە لەم نوقتەیە غافڵین. بابەتێکی گرنگ کە لەم زنجیرە شەوانەیە باسەکرێت ئەویش ئەو پەیوەندیەیە کە بەندە ئەبەستێ بە خوای خۆیەوە و ئەرز ئەبەستێ بە ئاسمانەوە، و ئینسان ئەتوانێت پێداویستیەکانی خۆی هەمووی بەبێ جیاوازی بۆ دنیا و بۆ قیامەت لە ڕێی ئەم لینکەوە، لە ڕێی ئەم دەرگا و دەروازەیەوە دابین کات. بابەتێکی ئاوا گرنگ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت هو العبادة، عیبادەت پەرستش تەنها ئەمەیە، یاخود هەموو بۆ خۆی ئەمە عیبادەتە. بابەتێک کە پرسیار لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکرێت، بابەتەکانی تر هەمووی پێغەمبەر خۆی وەڵام باتەوە، بەڵام بۆ ئەم بابەتە خوای گەورە خۆی بێتە سەرخەت و مباشەرەتەن وەڵام باتەوە. ئەبێ بابەتێکی گرنگ بێ، بابەتێک کە پێغەمبەران لێ غافڵ نەبوون، بابەتێک کە لە ناو نوێژە پڕە و نوێژیش هەمووی بۆ خۆی بۆ معنایە دێ کە پێوترێ دوعا. بۆیە لەم شەوە پیرۆزانەیە، لەم کاتە پیرۆزانەیە، لەو کاتانەی کە خوای گەورە دابەزێت بۆ ئاسمانی دنیا فەرمێت چێ داوام لێیەکا بیدەمێ، چێ داوای لێ خۆشبوونەکا لێی خۆش بم. ئێمەش ئەچینە خزمەتی بابەتێکی گرنگ کە پێوترێ نزا. خۆشەویستەکانم، نزا بریتیە لەو دوعایە و لەو داواکاریانەی کە ئینسان پێویستی پێیەتی، بەردەوامیش ئەبێت وەکو مناڵ دەستی بە ئاسمانەوە بێ و دەست بەرزکاتەوە بۆ ئەوەی کە هەموو ئەوانەی کە لی بێبەش بووە خوای گەورە بیداتێ. ئێمە وەکو مناڵێک گێتە بەر چاوم خۆمان کە چۆن دەستی بە دەستی دایکێوەیەتی لەناو مارکێتێکا ئەیگێڕێ، پێویستی بە هەموو شتێکە، حەزی لە هەموو شتێکە، بەڵام نە پارەی پێیە، نە قووەتی پێیە، نە قسە ئەزانێت، نە ئەتوانێت هیچ لەمانە بۆ خۆی دابین کە لە هەموو شوێنێکا کەواکەی دایکی ئەباکەی دایکی ڕاوەشێنێ ئەڵێ ئەوە مەوێت، ئەوە ئەخۆم، ئەوە لەبەرەکەم، ئەو یاریە ئەکەم، حەزیشم لەوەیە. ئێمە یەک کە دەستمان بمانە هیچی ناگا لە هەموو شوێنێکا پێویستمان بەوەیە کە بچینە سەرخەت و داوا بکەین لە خوای گەورە بڵین خوایە ئەوەمانەوێت، ئەوەمانەوێت، چونکە هەل لە خۆشیەکانی ژیان زۆر لە پێداویستیەکانی خۆمان لێی بێبەشین، جگە لەوەی کە لە قیامەتە چەند شتمان هەیە مەفروزە بۆمان بکرێ و تا ئیستاکێنە بەردەستمان نەکەوتووە یاخود زەمانمان نەکردووە.